بینەرانی بەڕێزی بەرنامەی ئاسۆسلاوی ئێمە و هاوکارەمان تەندەتوزەین ڕۆژهەڵات پێشکەش لە ئاخرین بەش دۆ بەرنامەکانی تایبەت بەڵبژاردنەکان لە حوتی ڕۆژشەممە لە کۆماری ئیسلامی هاتوێنێتەوە خزمەتتان. لەو بەرنامەیە باسێک لەسەر ئاسی داخوازەکان، لانیکەمی داخوازەکان، ئیسلاحخوازی و دموکراسی خوازی و چۆنێتی هاوسوڵان بۆ دەستەبەرکردنی مافەکانی خەڵکتان پێشکەش دەکەین. دەسەڵاتی حاکم بەر ئێران کە دەسەڵاتی ویلایەتی فەقیهە و لایەنی ئوسولگەران و نێرایەتی دەکا، ئەو بەشە لە دەسەڵاتدانی خۆیدا تەزادهایەکی هەیە. بێزیە لەوەی کە لەگەڵ خەڵک تەزادێکی زۆر و کلێنێکی زۆران نێواندایە، ئەو تەزادانی نیو خۆشیان هەم تەزادی سیاسیە هەم تەزادی ئابوووریە. بەشێک لە ئوسولگەراکان و دەسەڵات پێیان وایە دەبێ بە نزیکبوونەوە لە رووسیە و بەستەکردنی ئێران و دوورکەوتنەوە لە غەرب ئەفرادێکی وەفاداری کەم بە دەوری خۆیان کۆکەنەوە و تەواوی بەرژەوەندی ئابووری و سیاسەکانی خۆیان بپارێزن. ئەو بەشانە زیاترین بەشی دەڵڵاڵی ئێرانیان بەدەستەوەیە و تەحریمەکان لە قازانجیان بوو تاکو لە زەرەریان بێ. بەڵام بەشێکی کە لە حکوومەتدا ئەوانە کە بە ئوسولگەرایانی معتەدل نێویان هەیە و ئیسلاحخوازانیش خۆیان لەوان بەنزیک دەزان، ئەوانە پێیان وایە لە تەعامل لەگەڵ غەرب بوو، پەرەپێدانی ئابووری و بازرگانی لەگەڵ غەرب بوو، تەوسعەیەکی اقتصادی دەکرێت بەرژەوەندی زیاتر بۆ خۆیان و بۆ خەڵکێکی زیاتر لە ئاڵقەی خۆیان تەمینکەن. بەڵام ئەو دوو لایەنە هەرکیان لەسەر مانەوەی ئەو دەسەڵاتەوە ئەو شێوازی حکوومەتە هاوڕێین و بە هەموو جۆرێک ئەو حکوومەتە دەپارێزن. تەنیا ئیختلافەکان ئەوەیە کە پێیان وایە دەکرێت بۆ یەکی لەو دوو ڕۆیشە تەمەنی ئەو ڕژیمە درێژترکەنەوە. ئیسلاحخوازان و ئوسولگەرایانی معتەدل دەیان هەوێ دوای بەرجام بە پەرەپێدانی ڕەوابط لەگەڵ ئەمریکا و غەرب بتوانن گوشایشێکی اقتصادی لە ئێران فراهەمکەن و پێش بە ئێترازاتی خەڵک بگرن. بەڵام جناح ئوسولگەرا پێی وایە بە قووەتکردن و بوونی حاڵقەیەکی سکوولەی وەفادار بە خۆیان و ترسان و تۆخاندنی خەڵک دەکرێت و دەسەڵاتە درێژتر بێتەوە. لایەنی ئوسولگەرا کەمترین کەس لە خۆی نزیک دەکاتەوە و بەشێکی زۆر لە دەسەڵاتهای ئینتخابات و شتەکەی بەدەستەوەی بێتابێت بە خەڵک وەرگرتن لە شوڕای نیگابان. لەو دەورەی هەڵبژاردنەکەدا دیتمان ئەو لایەنە بەشێکی زۆر لە کاندیداکانی لایەنی مقابلی حەزف کرد. بەڵام لایەنی مقابل کە ئیسلاحخوازان بوون زۆر خراپ هاتنەکایەوە. ئەوانە بەوەی کە بە هەر شرایەتێکدا ئێمە دێنی نێوکایەوە، ئێمە ڕێی دەدەین و ئێمە لە ئینتخاباتدا بەشداری دەکەین، دەست و پێی خۆیان لە بەرابەر لایەنی ئوسولگەرادا تەواو بەستەوە. هۆیەکەشی چییە؟ لایەنی ئیسلاحخواز واقعەن نایهەوێت دەسەڵاتی دیکتاتۆری و ئیستبداد و ویلایەتی فەقیه لە ئێران کەم ڕەنگ یا لە بەیم چییە. ئەوانە فەقەت دەیان هەوێت بە خەڵک وەرگرتن لە ڕێی خەڵک و فشار لە خوارەوە و دەستەدەوە بە خۆیان چەند لێدانێک و تەوافقی بکەن و ئیمتیازاتێک وەرگرن. ئەوانە نە مافی خەڵکیان دەوێت نە داخوازێکیان هەیە، فەقەت ئیمتیازیان بە نەفی خۆیان دەوێت. لە حاڵێکدا جناحێکی کە ئیسلاحخوازی واقعی بێت و بە دوای مافی خەڵکەوە بێ و دموکراسی خواز بێ، دەبێت لە پێش هەموو شتێکدا دژ بە ئیستبداد بێ و دژ بە هەر شتێکی دژە دیموکراسی بێ. بەڵام ئەو شتە ئێمە لە لایەنی ئیسلاحخوازان نابین. ئیسلاحخوازان ئەوەندە خراپیان ئەمەل کرد ئێستا لەو هەڵبژاردنەدا حتا ناتوانن لیستی کاندیداکانی خۆیان تەکمیل بکەن. یعنی ئەوەندەیان نەفەری ئیسلاحخواز نییە لە هەموو شارەکان معرەفی بکەن و خەریکن دەسەوداوێنی ئوسولگەراهای معتەدل دەبن. یعنی ئەوەندە وا خۆیان تەسلیم کرد، ئەوەندەش ئاستی داخوازەکانی خۆیان هێنا خوارێ بە هەموو جۆرێک ڕازی بوون بەشداری بکەن. بێزگە لەوەش بەرنامەیە کە ئێستا لە تکانان ڕسانەکانەوە تەبلیغی دەکەن لانیکەمی داخوازیە. دەڵێ ئێمە زۆرشمان بۆ ناژێ با لانیکەمەکەی وەرگرین. بۆ کارەژ نەتەنیا خودی ئیسلاحخوازان و ڕسانەهای داخلی خۆیان و ڕاگەیاندنەکانی خۆیان ڕاگەیاندنەهای دەرەوەی ئێرانی ژیانمەتیان دەدا. ڕاگەیاندن کاریگەریەکی زۆری لەسەر دەنگ و باوەڕ و بیری خەڵک هەیە. ئەو ڕاگەیاندانە چنە ناوەوە چ لە دەرەوە کاریگەریەکی زۆریان لەو هەڵبژاردنەدا دەبێت. لە دەورەهای پێشووشدا ئێمە کاریگەری ئەو ڕاگەیاندانەمان دی. بێزگە لە ڕاگەیاندنهای دەوڵەتی ڕاگەیاندنهایەکی مستەقلیش بنێ و لە دەرەوەی وڵات لەسەر تعریف و دانانی ئەو لانیکەمی داخوازیانە باز دەکەن و قسە دەکەن. لانیکەمێک کە یەکەم پلیکان و سەنگی بەنای حەرەکەت بەرەو دموکراسی خوازی بێ هیچ لانیکەمێک نییە. ئەوەی ئیسلاحخوازان داوای دەکەن نە لانیکەمی مافی خەڵکە لە لانیکەمی داخوازیە. ئەو شتێکی ئەوان پاسیە دەکەن فقط کارتایەکی کایە بۆی بتوانن ئیمتیازاتێک بە نەفی خۆیان لە لایەنی ئوسولگەرا وەرگرن، لەوە زیاتر نییە. بۆ یەکە لانیکەمێک تەریف بکەین
لانی کەمی واقعی لای ئەو کەسانەیە کە پیان دەکرێت لایەنی دموکراسی خوازی ئێران ئەوانە دەتوانن لانی کەمێکی واقعی تعریف بکەن کە ئەو لانی کەمانە ڕژیم قەت خۆی تەسلیمیان ناکە بەڵام دەکرێت وەکو گفتمان لە نێو جامعەدا ئێمە مەترەحیانکەین لانی کەمهایەکی واقعی کە بەرەی دموکراسی خواز دەتوانێت تعریفی کە ئەو شتانن کە دەبنە ژێر بەنایەک بەرەو ڕۆیشتن بەرەو دموکراسی و دەنگی خەڵک حرەکەت بەرەو دموکراسی خوازی خەتێکە ئەو خەتە دەبێت بگری و ئیدامەی بری و تا بەسەرنجامی دەگەێنی ئەو شتەی ئیسلاح خوازان باسی دەکەن نەتەنیا حرەکەت لەسەر ئەو مەسیرە نیە بەڵکو گەڕانەوە بەدواوەیە بە تایبەتی ئێمە لە کۆماری ئیسلامیدا زۆر شتمان هەیە کە دەکرێت وەکو داواکاری سەرەکی خەڵک باسی بکەین بێزی لە داواکاری سیاسی بەشێکی زۆر داواکاری کۆمەڵایەتی و ئابووری ژێمەتوانین باس بکەین هەموو داواکاریەک ڕیشەی لە یەک نیاز و یەک دانە مشکلی کۆمەڵایەتیدا هەیە یا یەک مشکلی ئابووریدا هەیە لە ئێران ئەوەی زۆرە شکور مشکل و کێشە و لە کۆمەڵایەتی و ئابووریدایە مشکلات و کێشەهای ژیان لە ئێران ئەوەندە زۆرە کە دەکرێت یەک بە یەکیان ئیسفادەی لێ بکرێ و وەکو داخوازیەک باسی لێ بکرێ و پەرەی پێ بدرێ و بکرێ بە یەک بزوتنەوەی کۆمەڵایەتی لە مشکلاتی اقتصادیەوە بگرا لە مشکلاتی ئیجتیماعیەوە بگرا هەموو ئەوانە دەتوان لە داواکاری سیاسیەکاندا ڕەنگ بدەنەوە ئابووری ئێران وەها داڕماوە خەڵک بۆ ژیان تووشی کێشە بوون مشکلاتی اقتصادی ئێران لە نەبوونی کار لە نەبوونی تەمینی ئیجتیماعی لە نەبوونی ئەمنیەتی شوغڵی لە نەبوونی فرسەتی بەرابەر هەمووی ئەوانە دەکرێت وەکو بزوتنەوەی کۆمەڵایەتی کەڵکیان لێ وەرگرێ لە مشکلاتی کۆمەڵایەتیش فەحشا فەخر تەلاق ژیان تێکچوون هەموو ئەوانە ڕیشەی لەو حکوومەتەدایە خەڵک دەبێت بزانێت تەواوی ئەو کێشانەی کە ئێمە بە توولی ڕۆژدا لەگەڵان سەرۆکارمان هەیە لە بێکاری و نەبوونی شوغڵ و ئەمنیەتی شوغڵی و بیمە و مشکلاتی کرێکاری لە مشکلاتی کۆمەڵایەتی حتا لە تەلاق لە شەڕ لە فەحشا و فەقر و ئەو نوع ژیانە کۆمەڵایەتی کە ئێمە لە ئێران لەگەڵیان ڕوبەڕووین ڕیشەی هەمووی لەو سیستەمە حکوومەتێدایە 16 ملیۆن کرێکارمان لە ئێران هەیە ئەو 16 ملیۆن کرێکارە بە ئامای ڕسمی ئێرانە 40 ملیۆن کەسن لە ماڵەکەیان حکوومەت بە خۆی باز لە 3 ملیۆن تومان هێڵی هەژاری و خەتی فەقر دەکات بەڵام لانی کەمی دەستموزی بۆیان 720,000 شتێکی وا داناوە 40 ملیۆن کەس بە ئاماری ڕسمی دەوڵەت کە کاریشیان هەیە لەژێر خەتی فەقردان بێزگە لەوانەی کە ئەو کاریان نییە بێژگە ئەو کرێکارانەی کە دروزی سازمانی تەمینی ئیجتیماعی نین و ئاماریان نییە ئەوانە لەگەڵ تەواوی مشکلاتی کۆمەلگا لە ئابووری اقتصادی دەست بە گریبانن تووشین و سەرچاوەی گۆڕینی ئەو سیستەمەش دەبێمە لەواندا بدۆزینەوە ئەوانەی کە ژیانیان کە کەوتۆتە ژێر مەترسیەوە ئەوانە سەرچاوەی گۆڕینی ئەو حکوومەتە دەیە بن بێزگە لەوان بە هەزاران کەسی کە بە ملیۆنها نەفەر لەو مەملەکەتە ئەسڵ ژیانی پێ ناکرێ و ژیانەکەی ژیان نییە ئەوانش هێزێکی بڵقووەن دەکرێت بۆ گۆڕانکاری استفادەیان لێ بکەیت ئیسلاحخوازان بە چاواشەکردنی ئەو هێزە گۆڕانکارە و بە کڵاونانە سەری خەڵک دەیان هەیە پێش بە گۆڕانکاری های بنەڕەتی لە کۆماری ئیسلامی بگرن ئەوانە بە وعدەهایەکی دروغین فەقەت و فەقەت دەیان هەوێ لە هێزی خەڵک وەربگرن بۆی بتوانن لەسەرەوە ئیمتیاز وەرگرن خامنەی کوتی ئەوانەی کە مخالفی نیزامیشان بێن وی دوای ئیسلاحێک تۆ کتومە دەنگ بێن خۆ نەمکتە بێنە نێو دەسەڵات و مەجلیسەوە کاریکاتۆرێکیان دانابوو خامنەی سەر داشتەیەک دانیش بوو شارۆنێکی سوب و سوار بوو بێ کوێتی مکتومە تۆ ئەو داشتەیە وەرە لێخوڕە نەمکتۆ خۆوەرە سوار بە ئەوان هێزی خەڵکیان فقط بۆ لێخوڕینی و حرەکەتی چەرخە حکوومەتەکەیان دەوێ نەنا حازر نین حیز ماف و بەشێک بە خەڵکی ئێران بدەن ئەو شتەی ئیسلاحخوازان بە نێوی حەدی ئەقەڵخایی باسی دەکەن حەدی ئەقەڵهایەکی واقعی بۆ هەڵبژاردنانە نییە ئەو شتە فەقەت فریودانی خەڵکە بەوەی بتوانن ئیمتیازاتێک بۆ خۆیان وەرگرن حرەکەتی ئێمە بەرەو دموکراسی و دەستەبەربوونی مافەکانی خەڵک جێبری تاریخە لەو جێبری تاریخەدا ئێمە دەیە بتوانین دەوری خۆمان چ وەکو تاکو چ وەکو حیزب و چ وەکو کەسایەتی هایەکی ناودار بژێڕین یەکێک لە ئەرکەسەرێکەکانی ئەوڕۆی ئێمە تاریفکردنی لانی کەمهایەکی واقعیە کە دەرد و کێشەی خەڵک چارەسەر بکە لە بواری سیاسیەوە لانی کەمی ئەو شتێکە دەبێت داوا بکرێت لابردنی نزارەتی ئێستە سوابیە
نزارەتی استیسوابی پێش بە ئیسلاحخوازی واقعی و چابوونی ڕژیم دەگرێت. ئەوە لانی کەمێکە کە دەبێت لەوە کەمتر یانی هیچ. ئەوە بەخۆی هەرچەند زۆر کەمە، بەڵام دەکرێت نقطەی شروعێک بێ بەرەو پێشچوونی سیاسی و تەوسعی سیاسی و ئازادی لە ئێران. دیموکراسی خوازی واقعی دەبێت و کەسانە بێ کە ژیانێکی باشتریان بۆ خەڵک بوێ. دەبێت ئەو ژیانە دەسەڵاتی سیاسیان بۆ دابینکردنی ئەو ژیانە بوێ، نەک بۆ ئیمتیازاتێک بە خۆیان. ژیانی خەڵک چۆن چاتر دەبێت؟ دەبێت کێشەهای اقتصادی و ئیجتیماعی خەڵک چارەسەر ببێ. دەبێت تەبعیز نەمێنێ. ئەو تەبعیزەی کە لە ئێران لە بواری میلی جنسی و مەسەبیدا هەیە دەبێت لاچێ. دەبێت ئەو فەقرە عەزیمە و وەحشەتناکی کە بەسەر خەڵکدا سەپاندویانە و ژیانی خەڵکی سۆتە مەترسیەوە لا نەمێنێ. ئێران وڵاتێکی دەوڵەمەندە. ئەو سەروەتی کەڵەکە بۆی کۆمەڵایەتیە دەبێت بە زۆرێکی کە دابەشکێتەوە. دەبێت عەداڵەتی کۆمەڵایەتیەک ببێ کە فرسەتی بەرابەر بۆ بەدەستهێنانی داهاتێکە بکرێ ژیانی پێ بکەی بۆ هەموو خەڵک دابین بکرێ. لە ئێران لە بازە شوێنهایەک هەمانە تەوسعەیەکی سیفر، لە شوێنهایەکی مەرکەزی وەکو تارانیش تەوسعەیەکی اقتصادی کارخانەهایەک تەولیداتێکی زۆر هەیە. بە تەواوی کوردستان کارخانەیەکی زەوبیاهەنی بێکاریتیدا نامێنێ. لە حاڵێکیدا کە کوردستان زیاترین معادنی ئاهەنی ئێرانی هەیە بۆ لێی نییە. دیارە نوێنەرەکانی ئێمەش کە دەستنە مەجلیس و حکوومەتیش هیچ کامێکیان حازر بە لابردنی و تەبعیزە نین. ئەو تەبعیزە شەرتی بەقایەوانە. هەر زۆر ئیسلاحاتێکی واقعی لە ڕژیمدا بکرێ بە مانای نابودی ڕژیمەوەیان بە خۆیان چاک دەزانن. ئەتۆ بتەوێت دیموکراسی بێنی خەڵک ئەو زوڵمە لێ قبوڵ ناکە، ڕژیم هەر نامێنێ. ئەتۆ بتەوێت سێکۆلاریسم بێنی دین و سیاسەت لێک زیاکەوە تەبعیزهای مەسەبی لابەی حکوومەت ئەو حکوومەتە نیە ڕووخاوە. ئەتۆ بتەوێت ڕەفی سیستەمی ملی بکەی هەموو نەتەوەکانی ئێران بەشدار بکەیت دەسەڵاتدا دیتەوە حکوومەتە نی. جا بۆیە ئەومان قەت قەلەبیر نەچیە. دەستەبەربوونی مافەکانی واقعی خەڵک لە ڕووخانی ڕژیمی کۆماری ئیسلامیدایە. ئەو شتێکە وەکو لانی کەم دیموکراسی خوازەکان دەڵێن نزارەتی استیسوابی حرەکەت بەرەو ڕووخانی ڕژیمە. خەڵک دەبێت ئەویان لەبیر نەچێ، کڵاویان نەچێتە سەر. ئیسلاحخوازان دەیان هەوێت ڕژیم عومری باقی بمێنێ، ئەو سیستمە بمێنێ بۆ خۆیان مەنافعێک لە دەوروبەری خۆیان شاید کەمێک لە ئوسولگرا توندڕەوەکان ئەو کەسانە زۆرتر بن، وەلی هەر بۆوانیان دەوێت. بۆ زۆرینەی خەڵکیان ناوێ. زۆرینەی خەڵک بۆ ئەوان ئەهەمیەتێکی نییە، ئەوان وەکو سیایی لەشکر فەقەت چاوی لێ دەکەن. هەروەکو کۆمەڵە لە بەیانی ڕسمی خۆی نیسبەت بە هەڵبژاردنەکاندا باسی کردووە. ئەو هەڵبژاردنانە ئێمە بەدام دموکراتیک دەزانین لەگەڵ حیزێک لە پێوەرەکانی هەڵبژاردننی ئازاد سنخیەتی نییە و ناتوانێت دەرخەری داواکاری واقعی خەڵک بێ. کۆماری ئیسلامی مەجبور بووە هەڵبژاردن قبول بکە. ئەگەر بیتوانی وایە هەڵبژاردنی قبول نەدەکرد و باوەڕشی پێینێ. ئێستاش بە دانای نزارەتی ئیستیسوابی ئەو هەڵبژاردنەی لە مەفهوم و مانای خۆی خاڵی کردووە بۆەوەی کە ئیرادەی خۆی بەسەر خەڵکدا بسەپێنێ و ئیرادەی خەڵک بەشدار نەبێت لە دەسەڵاتی ئەو حکوومەتەدا. ئێمە وەکو کۆمەڵە داواکاری نەمانی نزارەتی ئیستیسوابین، داواکاری بەرگوزاری انتخاباتێکی ئازادین، ئەو هەڵبژاردنانە بە هەڵبژاردنێکی واقعی نازانین. ئەوەش دەزانین لە کوردستان بێجگە لە تەواوی کێشەهای جێگاکانی کە ئێران فەزایەکی ئەمنیەتی، فەزایەکی میلیتاریزە شودەی وەسیع هەیە. ئێمە دەبێت ژیاوین. و ئەوەش دەزانین دەنگدانی خەڵک لە کوردستان دەنگدانی سیاسی بە حکوومەت نییە. وەحد ڕژیم دەیهەوێت لەوە سوء ئیستیفادە بکە. حیز دەنگێک ئەوانەی کە دەنگ نادەن قەتعەن ڕژیمیان قبوڵ نییە. ئەو کەسانی کە دەنگیشیان داوە بە ڕژیمیان دەنگ نەداوە و بەقای عومری ڕژیم نییە. ئێمە بە خۆمان پێمان وایە ناتوانین بەشداری هەڵبژاردنەکان بین. و بۆیەش پێمان وایە وەزیفەی ئێمە ئاگادارکردنەوەی خەڵکە کە ئەوە نمایشێکی هەڵبژاردنە، هەڵبژاردنێکی واقعی نییە. بۆچی ئێمە دەبێت دەنگ بدەین؟ کاریگەری دەنگی ئێمە چییە؟ هەر کاتێک وەڵامی ئەو پرسیارەمان داوە بۆ خۆمان بڕیار لەسەر ئەوە دەین دەنگ بدەین یا دەنگ نەدەین. ئایا بەڕاستی ئەو دەنگێک کە ئەمن بیدەم لە ژیانی ئێمەدا کاریگەری دەبێت؟ ئەی دەنگ نەدانەکەم چ کاریگەریەکی هەیە؟ هەڵی دەسەنگێنم بزانم کام لای قورسرا و هەڵدەبژێرم. کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران لە تەنیا
بۆ وەرگرتنی دەسەڵاتی کوردی لەسەر خاکی کوردستان شەڕ دەکات تێدەکۆشێ بۆ ژیانێکی باشتر بۆ خەڵکی کوردستانیش بۆ دابینکردنی مافەکانی خەڵک بۆ نەمانی زوڵم و تەبعیز و ئیستیسمار. ئێمە داوا لە هەموو هەڵسوڕاوانی سیاسی، ژنان، کچان، کوڕان لاوانی ئەو وڵاتە دەکەین بە گرێدانی هەڵسوڕانی خۆیان بە کۆمەڵە هێز و توانایەکی زیاتر بدەنە هەم ئێمە و هەم خۆیان بۆ دەستەبەرکردنی مافەکانمان. داوا لە دایکان و بابانی کوردستان دەکەین بە ناساندنی کۆمەڵە ڕێبازی کۆمەڵە بە منداڵە ئازیزەکانیان ئەوان بەرەو ئامانجەکانی کۆمەڵە بەڕێکن پێش بە سوێ ئیستیفادە و پیلانگیری کۆماری ئیسلامی بۆ لە نەمانی ئازیزەکانیان بگرن. هیوامان سەرکەوتنی ئێوەیە، هیوامان ژیانی باشتر بۆ هەموو خەڵکی کوردستانە بە تەمای دیدار ماڵاوە.